بوونی ناوچەی پیشەسازی لە ناو شار دیمەنێکی ناشارستانی هەیە. کاریگەری لەسەر جوانی شارەکە دروست کردووە و بووەتە قەرەباڵغیەکی زۆریش بۆ خەڵکی شارەکە. لە ڕاستیە بوونی گەراج و ئەم جۆرە شوێنانە لەسەر ڕێگای نەخۆشخانەی ئازادی کاریگەری لەسەر نەخۆش و ئۆتۆمبیلەکانی فریاکەوتنیش دروست کردووە. زۆر جار زیاتر لە چارەکێک ئۆتۆمبیلەکان یاخود نەخۆشەکان دو ئاخات لە کاتێکە تەنیا دوو خولەک بۆ فریاکەوتنی نەخۆشێک گرنگە و کاریگەری لەسەر فریاکەوتنی نەخۆشەکە بێت. بۆیە ئەمڕۆ ئێمە هەڵمەتێکمان دەست پێ کردو ئەمانەوێت هەرچی دوکانی فیتەری و ئەوانەی ناوچەی پیشەسازین لە ناو شار و لە شوێنەکانی نیشتەجێبوون دووریان بخەینەوە بیان بین بۆ دەرەوەی شارەکە. سێ جابێنە گیامان ما سواقێ بە هیچ جۆرە حەقی نییە نازام جارە بۆوایکە نازانانی شۆ عالەمە ناتوانین یودیمان بە فیتەرەکان و نییە ما سواقە خۆتەدا دیارە تەسوی شتەکەی شتەکان شتەکە دیارە هیچ عیلاقەی بەوە نییە حەوت جابێنەمە